بەسڵاوێکی دووبارە بینەران و گوێگرانی خۆشەویست هاتوومەتۆلاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. لە بابەتەکانی ئەم جارشکە بۆ ئێوەمان ئامادە کردووە بابەتی یەکەمان بە ناونیشانی تورکیا بۆ دەیەوێت دانوستانی نێوان کورد و سووریا تێک بدات. یەکەم بابەتمانە و کە لەلایەن سەرتیب جەوهەرەوە ئامادە کراوە. لەگەڵ هەر سەردانێکی لێپرسراوانی تورکیا بۆ دیمەشق، پێکدادانی سەربازی یان گرژی لە نێوان هێزەکانی سووریای دیموکرات و دەسەڵاتدارانی دیمەشق دروست دەبێت. دوێنێ لەگەڵ هاتنی هاکان فیدان و وەزیر و بەرپرسانی دیکەی تورکیا بۆ دیمەشق، دوای چەند کاتژمێرێک ڕاستەوخۆ هێزەکانی نزیک ئەحمەد شەرع لە بازگا و بەشەکانی گەڕەکە کوردنشینەکانی حەلەب کشانەوە و شەڕ و پێکدادان دروست بوو. بەپێی هەموو لێکدانەوەکانە و گرژەیە لە حەلەب دروست بوو لە ژێر کاریگەری تورکیا بۆ دروستکردنی فشار بووە لەسەر هێزەکانی سووریای دیموکراتیک. چونکە چەند ڕۆژێک ماوە بۆ سەری ساڵ و ڕێککەوتنی 10 مارس لە نێوان مەزلوم عەبدی و ئەحمەد شەرع جێبەجێ نەکراوە. ماوەیەکیشە نزیک بوونەوە و گفتوگۆ دوور لە چاوی کامێرا لە نێوان دیمەشق و کورد هەبووە، تاوەکو بەر لە کۆتایی ئەم ساڵ کە چەند ڕۆژێکمان ماوە بتوانن ڕێککەوتنەکەی ئادار جێبەجێ بکەن. بەڵام تورکیا ناڕازیە لەو گفتوگۆیە و فشار دەکات شکستی پێبێنێت. کاتێکیش پەلاماری گەڕەکە کوردنشینەکانی حەلەب دەدەن بۆ دروستکردنی فشارە لەسەر هەسەدە، چونکە ئەو دوو گەڕەکە دەکەونە دەرەوەی قەڵەمڕەوی هێزەکانی سووریای دیموکراتیک و ئاسانە پەلامەردانیان، چ لەلایەن گروپە چەکدارەکانی نزیک تورکیا یاخود ئەو گروپە چەکدارانەی ئیدلیب کە گوێڕایەڵی ئەحمەد شەرانی. دوێنێش لە ژێر فشاری ئەمریکا پەلامەردانی گەڕەکە کوردنشینەکان لەلایەن چەکدارانەوە ڕاگیرە. ئەم پشێوی ئاژاوەی لە حەلەب یان ناوچەیە کە دروست دەکرێت لەم ناوچانەی کە دروست دەکرێت دژی هەوڵی ئەمریکا بۆ نزیکبوونەوەی هەسەدە و دیمەشق. ئەمریکا لەم قۆناغە نایەوێت هێزەکانی هەسەدە تێکەڵ بە هێز یان دامەزراوی سەربازی سووریا بێتەوە، یان لانی کەم لەگەڵ ئەو شێوە تێکەڵبوونەوەی نییە. بۆیە دەیەوێت دۆخی نەشەڕ نە ئاشتی بەردەوام بێت تا ئەو کاتەی دڵنیا دەبێت لە چەسپاندنی بەرژەوەندی و خواستەکانی خۆی. پێشبینی دەکرێت ماوە ئەو پشێویە دروست ببێت و چونکە تورکیا ترسی زۆری لە پێشکەوتنەکانی سووریا هەیە، بۆیە هەوڵی نانەوەی پشێوی دەدات. بێگومان ئەم دۆخە نوێی سووریاش ڕاستەوخۆ کاریگەری لەسەر پرسی ئاشتی باکووری کوردستانیش هەیە، چونکە لە بنەڕەتدا تورکیا دەیەوێت پرسی ئاشتی باکوور بۆ دروستکردنی کاریگەری لەسەر ڕۆژئاوای کوردستان بەکار بهێنێت. هەردوو گەڕەکی گوندنشین ئەشرەفیە و شێخ مەقسوود لە حەلەب نزیکەی 5 مانگە ئاپلۆقەیەکی توندیان لەلایەن دەسەڵاتدارانی سووریا خراوەتە سەر. نرخی کاڵا و پێداویستی سەرەکیەکان بە تایبەتیش خواردن و سوتەمەنی زۆر گرانترە لە ناوچەکانی دیکە. هەردوو گەڕک دەکەونە باکووری حەلەب لە ڕۆژئاوای فورات و لەژێر قەڵەمڕەوی حکوومەتی سووریادان. نزیکترین خاڵی سەربازی هێزەکانی هەسەدە لە دێر حافرەوەیە کە نزیکەی 45 کیلۆمەترێک دوورە لەیانەوە. ژمارەی دانیشتوانی هەردوو گەڕک دوای ئاوەرەبوونی دانیشتوانی شەهبا ئێستا لە 200,000 کەس زیاترە. جاران کۆریدۆر یان ڕێگەیەکی هاتوچۆ لە نێوان هێزەکانی سووریای دیموکراتیک لە نزیک منبەج بەرەو باکووری حەلەب هەبوو، بەڵام دوای ڕوخانی ئەسەد ئەو کۆریدۆرە یان ڕێگەی پەیوەندیە نەما. بە پێی دوایین زانیاری بۆ جۆشدانەوە بە گفتوگۆی نێوان هەسەد و دەسەڵاتدارانی دیمەشق بڕیارە لە ماوەی چەند ڕۆژی داهاتوو واتە بەر لە سەری ساڵ بە نێوەنگیری ئەمریکا جارێکی دیکە لەسەر ئاستێکی باڵا هێزەکانی سووریای دیموکراتیک و دەسەڵاتدارانی دیمەشق گەڕێکی دیکەی دانوستان دەست پێ بکەنەوە. بەڵام تورکیا دەیەوێت ئەم دانوستانە تێک بدات. ناکۆکی و جیاوازیەکانی نێوان کورد و دیمەشق زیاترن لە جاران. ئێستا کورد داوای هەموارکردنەوەی دەستور، ڕوونتر چەسپاندنەوەی مافە دەستوریەکانی کورد و فیدرالیەتی ئیداری سیاسی دەکات. هاوکات ئامادە نییە هێزەکەی هەسەدە تێکەڵ بە سوپای سووریا بکات کە ئێستا بوونی نییە. بۆ هەر هەنگاوێکیش سەبارەت بە پرسی هەسەدە کورد داوای گەرنتی نێودەوڵەتی دەکات لە ئەمریکا و وڵاتانی ئەوروپا بە تایبەتیش فەڕەنسا. یەکێک لە گرفتەکانی ئەحمەد شەرع و دەسەڵاتدارانی نوێی سووریا نەموونی متمانەیە بە ئەمریکا، هەروەک چۆن ئەمریکاش متمانە بە شەرع ناکات. لە بەرامبەردا تورکیا هەژمونێکی گەورەی لە سووریا دروست کردووە، بە تایبەتیش لە ناوچەکانی ژێر قەڵەمڕەوی ئەحمەد شەرع. لەلایەک ناوچەیەکی بەرفراوانی لە باکووری حەلەبی داگیر کردووە و لە ڕێی ژمارەیەک گروپی چەکدار هاوکات چەند گروپێکی دیکەی ئیسلامی لە ناوچەی ئیدلیب لە ژێر کاریگەری تورکیادان. هەروەک باز لەوە دەکرێت کە سەرۆکایەتی و بەشێک لە وەزارەتەکانی دەسەڵاتی نوێی دیمەشق ڕاوێژکاری تورک
دانراون و لە نزیکەوە چاودێری بەڕێوەچوونی بارودۆخەکە دەکەن. کۆکردنەوەی چەکی گروپەکان لە نێوان فشاری ئەمریکا و ڕەتکردنەوەی ناوخۆی ئەم بابەتە لەلایەن بەهرۆز ڕاوفەوە ئامادەکراوە. چەکدانان پێناسەیەکی گرنگ هەڵدەگرێت لەلای ئەو گروپانەی چەکیان لەدەستە، ئەویش واتە ئێمە هێزی خۆمان پێش هەموو شتێک لەدەست دەدەین، کەواتە ڕادەستکردنی چەک یەکسانە بە شکستی استراتیژیە و هێزانە. بۆیە چەکدانانی گروپەکان لە عێراق هێندە پرۆسێکی ئاسان نییە لەژێر فشار و هەڕەشەی ئەمریکادا. هەموو شتێک کۆتایی بێت. شتێک کە زۆر گرنگە لەو بوارەدا فەرمانێکی ئاینی نوێ بە هاوشێوەی ئەو سەرچاوەیە کە لە سەتێکی قەیرانی گەورەی وەک شەڕی داعشدا چەکیان پێ هەڵگیرا. ئاواش پێیان دابنێت ڕەنگ بێ کاریگەرتر بێت بۆ ئەو پرۆسەیە وەک لە فشاری ئەمریکا و هەڕەشەی ئیسرائیل. چەکدانانی ئەو گروپانە لەلایەکی ترەوە بریتیە لە دابڕانی ئەو گروپانە لە میحوەری یەکگرتووی شەڕ و هەڵوەشانەوەی دکتۆرینی ئەمنی ئێران کە ڕەنگڕێژکراوە بۆ بەڕێوەبردننی دیمەنی جیۆپۆلیتیکی کە لە ڕێی پەیوەندی ئاسایشی و ئایدۆلۆژی و ئابووری و بەرژەوەندی جۆرا و جۆرەکان هاتوتەکایەوە. ئەمەش وا دەکات نەفوزی ئێران زیاتر لە ڕۆژهەڵاتی ناوڕاز بەرەو پاشەکشە بچێت. ڕادەستکردنی چەک لە هەمان کادا واتە ڕادەستکردنی ئەو ملیاران دۆلارەی کە لە بەشێک لە داهاتی بەندەر و فڕۆکەخانەکان و بانکەکان و نووسنگەی ئاڵوگۆڕی درا و سپیکردنەوەی پارە و قاچاقی دەرمان و کەرتی نەوت و وزە گواستنەوەی کەلوپەل و پەلی بڵێن کەلوپەلی بازرگانی کە لەو بارەوە یان لەو کاڵایانەوە دەستیان دەکەوێت. کاتێکیش هەموو ئەمانە لە دەست دەدەن یان لە دەست دەدەیت بەشێکی زۆری ئەوەیە پێگەی سیاسی کۆمەڵایەتی و پشکە حکومیەکەش لە دەست دەدرێت یان لە دەست دەدەن. بۆیە بابەتەکە ئاڵۆزە. دەکرێت بەرژەوەندیەکان و کۆکردنەوەی نەفوزی ئێران لە نێوان گروپەکان و لایەنی فشار هاوسەنگ بکرێت لە پرۆسەیەکی ورد و لە سەرخۆ هەتا دەگاتە قۆناغێکی باڵاتر بۆ کۆتایی هێنان بە ئەو پرۆسەیە کە چەک کۆکردنەوە یان چەک کۆکردنەوەیە لە دەستی دەوڵەتدا کە ئەمەش هێشتا زۆری دەوێت. ئەمریکاش ناتوانێت هێندە بەتوندی فشار بکات چونکە لەو کاتەدا ئەگەری شەڕی نێوخۆییش دێتە ئاراوە بەتایبەت لە لای ئەو هێزانەی کە زیاتر بەرژەوەندی ئابووری و ئەمنیەکانیان لەگەڵ ئێراندا دێتەوە یەک. ترەمپ لە ڤەنزوێلای هەڵپێچاوە. ئەمە ناونیشانی بابەتێکە لەلایەن حەسەن ڕازانی. کێشەی نێوان ئەمریکا کەوا باشترە بڵێن ئیدارەکەی ترامپ و ڤەنزوێلا بە سەرۆکایەتی مادۆرۆ هەر بەرەو هەڵکشان دەچێت. ترەمپ نیازی هێرشی سەربازی هەیە و سەرباز دادەبەزێنێتە سەر ئامانجەکانی ڤەنزوێلا و کوشتاریشی لێ دەکەوێتەوە. پێشتر بەهانەی ترەمپ و ئیدارەی ئەمریکا بابەتی مادەی هۆشبەر و شتی لەو بابەتە بوو کە ڤەنزوێلایان پێ تاوانبار دەکرد. بەڵام ئێستا بەهانەکە گۆڕاوە بۆ نەوت و گێڕانەوەی نەوت بۆ خاوەنەکەی واتە ترەمپ دەڵێ ئەو نەوتەی ڤەنزوێلا هی خۆمانە و دەبێ بماندنەوە و لێیان دەستێنینەوە. بە پێامارەکانیش ڤەنزوێلا 3 ملیار بەرمیل نەوت لە خاکەکەیدا هەیە کە سەعودیاش ئەو بڕە نەوتەی نییە. ترەمپ سەری دەخورێت بۆ ئەوەی هێرشێکی سەربازی بکاتە سەر ڤەنزوێلا و مادۆرۆی سەرۆک و سیستەمەکەی لەناو بەرێت و لە شوێنیدا سیستەمێک کە سەر بە ئەمریکا بێت دابمەزرێنێت. ئەمریکا بە سەرۆکایەتی زۆرێک لە سەرۆکەکانی بەهانەیان بە ڤەنزوێلا گرتووە. گەمارویان خستۆتە سەر تەگەرە و ڕێگریان بۆ سەرۆکی ڤەنزوێلا دروست کردووە. ئێستا ڤەنزوێلایان بە مەردێک یان بە مەرەدێک بردووە کە خەریکە سۆماڵ و ئەفغانستان خۆزگەی پێنابن لە ڕووی ئابووریەوە. هەڵاوسان دروست بووە لە هەموو ڕوویەکە. جیهان و دەوڵەتە گەورەکان ئەو هەوڵەی ترەمپ و ئیدارەی ئەمریکا دەبینن، بەڵام هەندێک پێیان خۆشە و هەندێک بێلایەن و هەندێک بێدەسەڵاتن و هیچیان لەدەست نایە. رووسیا و چینیش بە فەرمی هیچیان دیار نییە. هەردووک لە ژێرەوە و بە ئاشکراش هاوکاری ڤەنزوێلا دەکەن لە ڕووی چەک و چۆڵ و شتی لەو بابەتەوە. بەڵام ناتۆ جارێ رووسیایان بە ئۆکرانیاوە خەریک کردووە کە بۆی هەیە رووسیا بە سەفەقەیەک بڵێن لەگەڵ ترامپ پێک بێت.
چین بێدەنگە. رووسیا و چین نایانەوێت ڕاستەوخۆ لە ڕێگەی سەربازیەوە بکەونە جەنگەوە لەگەڵ ئەمریکا. هەموو لایەکیش بە ترسیە و کارە دەزانن باش نییە ئێران وەک لایەنێکی سەرەکی لە وێنەی چینیان رووسیا وێنە بکەن. بەڵێ دەسەڵاتدارە لە ناوچەکەدا، بەڵام لە هەر ئەگەر و کاتێکدا ناتۆ بێوێت بەدیلی هەبێت چۆن شایان بڵین شایان لابەر، هەر بۆ شێوەیەش ئاخوندەکان لا دەبن. لەلایەکی ترەوە ئێران خۆی لە ئاستێکدایە کە دەبێ بپارێزرێت لە حاڵەتی ئێستا، نەک بچێت فەنزوێلا بپارێزێت لە هێرشی ترەمپ. ئەگەر ئێران بیتوانایە حەماس و حیزبوڵای دەپارێز یان حوسیەکان و بەشار و شیعەکانی عێراقی دەپاراست، ئێران خۆی پرۆکسی رووسیا و چینە و بۆ خۆشی هەندێک پرۆکسی هەن لە ناوچەکەدا. ئەمریکا لە سەردەمی زۆرێک لە سەرۆکەکانی لە وێنەی بۆش، کوڕەکەی بۆش، ئۆباما و پیاوە نەخۆشەکەی دوای ئەویش بە ناوی بایدن و ئینجا ترامپ هەر جارەی لە وڵاتێکیانداوە و بەهانەیان بە کەسێک و بە سەرۆکێک و بە دەوڵەت و سیستەمێک گرتووە، هەر جارەش دەستی خۆیان وەشاندووە و وەک بەرزەکی بانانیش بۆی دەرچوون. ڕایگەشتی لە دژی ئەمریکا وەخۆ کەوتووە. شتێکی ترە و من پێم وایە چەند ئیمام عەلی وەک لە چیرۆکە خورافیەکاندا باسی لێوە دەکرێت کاریگەری هەبووە لەسەر ئەو نێرگەیی کە ڕۆستەمی مازندەران بە دوای خۆیدا ڕای دەکێشێت. ڕایگەشتیش هەر ئەوەندە هەیبووە لەسەر ئەمریکا و ناتۆ. کۆ ئەمریکا و ناتۆ گوێیان بە ڕایگەشتی داوە. ئەمریکا و ناتۆ ئەوەی ویست بێتیان وێرانکردن و داگیرکاری و تێکدانی سیستەمەکان بووە. ئەوەشیان بۆ کراوە و کردویانە. ئەفغانستانی تر وێرانەیە و پێی ناوترێت وڵات و دەوڵەت. یەمەن بە هەمان شێوە، سووریا واوەتر، لوبنان و فەڵەستین زۆر خراپتر، سۆدان هەر باسی لێوە مەکەن. عێراق بۆ چەندەی تریش نابێتەوە بە عێراقی خاوەن یاسا و سیستەمی هاونیشتیمانی. لە وڵاتانەدا ئاوەدانکردنەوە بە دیموکراسیکردنی سیستەمەکانیان بوو یان لە ناوبردنی سیستەمەکانیان و یاسا و وێرانکردنەکان بوو. ئەمەم بەرەنگاری نییە لە ڕژیمەکەی سەدام و ڕژیمە دیکتاتۆر و ئینسان کوژەکانی تر. ئیتر بۆ دەبێ بگوترێت ئەمریکا و ناتۆ ناتوانن هیچ بکەن؟ بۆ دەبێ بگوترێت ئەمریکا لە هەمووی دادۆڕاوە؟ ئەمریکا بە مەبەستی ئەوەدانکردنەوە و کاری باش ئەم کارانەی نەکردووە، نەچۆتە ناو ئەو وڵاتانەوە بۆ ئاوەدانکردنەوەیان تا بڵێن پێی نەکراوە و دۆڕاوە، یان ئەوە تا هەڵاتوە و بەجێ هێشتووە. کاری باش و ئاوەدانکردنەوە و دیموکراسی و بنیادنان تەنها زین و مەمبوون و وەک پەردە بۆ سەرکارەکانیان بەکاریان هێناون. ئیتر من پێم وایە ئەمریکا و ناتۆ ئەوەی بیستویانە لە 100 ساڵی ڕابردوودا تاکو ئێستاشی لەگەڵدا بێت کردویانە و سەرکەوتوش بوون لە کارەکانیاندا. بۆ بەشار ئەسەدیش ڕاستە کە هەمومان دەزانین بەشار چۆن چۆنایی ڕۆیشت و عێراقیش چۆن چۆنایی کاول کرا. پێم بڵێن کێشە ئێرانی ڕووخاند و کێش سیستەمی ئاخوندەکانی دامەزراند لە ئێراندا کە وەگڕەکی سەرەتان وایە لە ناوچەکەدا. بەڵام پیاو چاک بن، هیچی تر بە من مەڵێن هێزیە و پۆزیسیۆن ئەو کارەی کرد. ئەگەر ئەم قسەیە بۆ ئەوەی ئێران ڕاست بێت، بۆ عێراقیش ڕاستە، هەروەها بۆ وڵاتانی سەردەمی بەهاری عەرەبیش ڕاستە. مێژوو پێمان نیشان دەدات کە هێزێک لە پشتی دیوارەکانەوە بە هاوکاری خەڵک کە دیارە بەکارهێنراوە ئەو کارەی کردووە. جا خەڵک وەک سەپاندنی پوشێ بێجگە لە ماندووبوون و ماڵوێرانی هیچی بۆ نەماوەتەوە. هێزی ئامادە و لایەنی وابەستە هاتوون. عێراق بە نمونە. ئیتر ئاوێ بێنەوە دەستان بشەوە. بەڵێ بینەرانی خۆشەویست، سپاس کە تاوکو کۆتاییەم بەرنامەیەش لەگەڵمانابوو. نەمانش چەند بابەتێکی تر بوو کە بۆ ئێوەمان ئامادە کردبوو و بۆ ئێوەم خوێندەوە. تاوەکو بەرنامەیەکی تر و ئامادەکردنی چەند بابەتێک بۆ ئێوە، کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.